جارێکی تر سڵاوتەنێ بێ بەڕێزان مشوان عادلم لەگەڵتانم بۆ وەرگرتنی پەیوەندەکانتان لەسەر تۆری کتری بەنامەکەی خۆتان مایکی خەڵک. بەڕێزان دیارە بەپێی بڕیاری ژمارە 262 ساڵی 2010 لە ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی عێراق هەر کەسێک لە وڵاتانی ئەوروپاوە دیپۆرت بکرێتەوە پارچەیەک زەوی و بڕی 4 ملیۆن دیناری عێراقی وەردەگرێت. ئەمە لە کاتێکدا کە دەوترێت تەنها ئەو هاوڵاتیانەی کە نیشتەجێی ناوەڕاست و باشووری عێراقن تەنها ئەوان دەگرێتەوە کە دیپۆرت کراونەتەوە لە وڵاتانی ئەوروپاوە یاخود لە دەرەوەی عێراق. واتە هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەوانەی کە دیپۆرت کراونەتەوە و هاتوونەتەوە بۆ هەرێمی کوردستان ئەوان ناگرێتەوە، ئەم بڕیارە ئەوان ناگرێتەوە. ئەمە لە کاتێکدا کە ئەمڕۆ لە شاری سلێمانی دوای ئەوەی ژمارەیەک هاوڵاتی دیپۆرتکراوە لە بەردەم بەڕێوەبەراتی کۆچ و کۆچبەرانی سلێمانی گردبوونەوەیەکیان ساز کردووە، ناڕزاییان دەربڕی و داوایان کرد کە ئەم بڕیارە لە هەرێمی کوردستانی جێبەجێ بکرێت. پاشان بەڕێوەبەری کۆچ و کۆچبەرانی سلێمانیش ئاماژەی بەوە کردووە کە ئەوان داواکاری ئەو پەنابەرە دیپۆرتکراوانەیان گەیاندۆتە سەروی خۆیان و ئەوەشی وتووە کە جێبەجێکردنی ئەم قەرەبووکردنەوەیە پێویستی بە بڕیاری پەرلەمانی کوردستان هەیە. واتە تا ئێستا جێبەجێ نەکراوە لە هەرێمی کوردستان و ژمارەیەکی زۆر ئێمە پێشتر تەوەرێکمان تایبەت کردبوو بە ئەو هاوڵاتیانی کە دیپۆرت کراونەتەوە لە وڵاتانی ئەوروپا و هاتوونەتەوە بۆ هەرێمی کوردستان و زۆر لەوانش کە لە ڕێگەی ژمارەکانی NRT و پەیوەندیان کردووە بە بەشی بەدالی NRT و داوایان کردووە کە ئەم تەوەرە باز بکرێتەوە. هەندێکیان دەڵێن ئێمە کارمەند بووین و لە ئێستادا لەسەر وەزیفەکانی خۆیان نین و لە دەستیان چووەوە لە ئێستادا هەندێکیان داوای ئەوەیان کردووە کە قەرەبوو بکرێنەوە، زۆر ژمارەیەکی زۆر دیپۆرت کراونەتەوە و وەک دەڵێن بەپێی ڕێکەوتنێکی نێوان وەزارەتی دەرەوەی عێراق لەگەڵ ئەو وڵاتانە ئەمە ڕێکەوتنێکە و ئەو هاوڵاتیانە بە زۆر نێدراونەتەوە بۆ عێراق یاخود بۆ هەرێمی کوردستان. بەڵێ پێش ئەوەی پەیوەندەکانتان وەربگرین بەڕێزان دەچینە لای ئامانج عەبدوڵڵا کە بەرپرسی فیدراسیۆنی سەرتاسەری پەنابەرانی عێراقا لە هەرێمی کوردستان بۆ ئەوەی چەند زانیاریێکمان دەستکەوێت لەسەر ئەم بڕیارە و ئایا جێبەجێ دەکرێت لە هەرێمی کوردستان یان نە. سڵاو لێبێ کاک ئامانج. زۆر سپاس بەڕێزم، زۆر سپاس بۆ بەرنامەتان، زۆر سپاس بۆ مایکی ئازاد. زۆر سپاس دەکەم کاک ئامانج، با لەوە دەست پێ بکەین تا ئێستا چی کراوە بۆ پەنابەرەکان بەتایبەتی بۆ جێبەجێکردنی ئەم بڕیارە؟ بەڵێ پێشەکی زۆر سپاس ئەوەی ڕاستی بێ ئێمە وەکو فیدراسیۆنی سەرتاسەری پەنابەران پرۆژەی یاسامان نەبووە و پێشکەشی پەرلەمانی عێراق و پەرلەمانی کوردستانمان کردووە. بەڵێ ئەوەی پاشان لە کابینی پێنجەم و شەشەم یادداشتمان ناوە تاپێکەوتنمان کردووە و لەگەڵ زۆربەی ئەندام پەرلەمانەکان کوردستان و دەرگا بەرپرسەکان یادداشتمان ناوە، بەڵام بەداخەوە تا ئێستا گوێ لە هیچ داخوازیەکی پەنابەران و وەڵامی فیدراسیۆن نەدراوەتەوە بەڕەسمی. بەڵێ کاک ئامانج، بۆ ئەوەی ئەوە ڕوونکەینەوە ئەم بڕیارە لە ساڵی 2010دا دەرچووە، بۆ تا ئێستا ماوەی 4 ساڵە هیچ نەکراوە لە هەرێمی کوردستان بۆ جێبەجێکردنی ئەم بڕیارە. بەڵێ ئەم بڕیارە بەڵێ ڕاست دەکوون ئەمە دوای ئەو ئیتیفاق و پڕۆتۆکۆڵانی حکوومەتی فدرالی عێراق لەگەڵ وڵاتانی ئەوروپا کردوێتی و کۆچ و کۆچبەرانی عێراق ئەو بڕیارەی داوە کە هەموو پەنابەرێک بەهرەمەند بێت لە پێدانی پارتێ زەوی یان یەکەیەکی نیشتەجێ بوو و تعویزی بیمەی بێکاری و یان قەرەبە بگرێ بە بڕە پارە. بەڵێ کاک ئامانج، تا چەند پێت وایە ئەم بڕیارە جێبەجێ دەکرێت، بەتایبەت کە بەڕێوەبەری کۆچ و کۆچبەرانی سلێمانی دەڵێت ئێمە ئەو داواکاریمان ناردۆ بۆ سەروی خۆوان و دەڵێت ئەمە پێویستی بە بڕیاری پەرلەمان هەیە، پەرلەمانی کوردستان. بەڵێ لەبارەی یاسایەوە قسەکەیتەوە و ئێمە بەپێ ئەو لێدوان و ئەو تاپێکەوتنانە لەگەڵ وەزیری کۆچ و کۆچبەران لەگەڵ دەستگا بەرپرسەکان دیارە ئەمە پێویستی بە عادەتێکی تایبەتەوە ئەم بڕیارە لە ساڵی 2008 لە بەغدا جێبەجێکراوە یان لە هەمووی عێراق، بەڵام تەنیا هەرێمی کوردستان نەبێت و ئێمە چەندین داتا و زانیاری و بەڵگە و دۆکیمنتمان لایە و چەندانە سەردانی فدراسیۆن بابرین وەکو فدراسیۆن سەردانی پەرلەمانمان کردووە بە سەردانی کۆچ و کۆچبەرانمان کردووە و لەگەڵ وەزیر و لەگەڵ چەندین ڕێکخراوە داوامان کردووە کە داخوازی پەنابەران ڕەوایە پێویستە وەڵامیان بدرێتەوە و ئەم پەنابەرانە پێویستیان بۆی دووبارە لە کۆمەلگا وەکو خەڵکێکی ئاسایی ئەم کۆمەلگایە ژیان بەسەر بەرن
پێویستیان بە کۆمەکی مادی و معنەوی. کاک ئامانج باس لەوە کراوە بەپێی بڕیارەکە ئەو کەسانی کە دیپۆرت کراونەتەوە ئەگەر بێت و بەڵگەیان هەبێت لەسەر ئەوەی کە دیپۆرت کراونەتەوە ئەو بەڵگانە چین بۆەوەی ئەو کەسانی کە گویان لە تێبینەکانی تۆ بێ بزانن بەڵگەکان چین ئەگەر هەیان بێ پێم وایە لە بەڵگەکان ڕیموڤە یاسایی بن دیارە هەر پەنابەرێک کە بە زۆر دەنێرێتەوە پێویستی بە کۆمەڵێ بەڵکە و دۆکمنتەوەدا بەڵگەی سەلماندنی لە چ وڵاتێکە و ئەو بەڵگانە سەلماندراوی بەوەیە کە پێی دەڵێن تۆ لە وڵاتیت وە کەیسەکەت ڕەفس کراوە و بەو بڕیارە تۆ لە ماوەی ئەوەنە ڕۆژا دەنێریتەوە و بەرواری ناردنەوەگەشی لەسەرە. کەس هەبووە لە ناوەڕاست و باشووری عێراق ئەم بڕیارە جێبەجێ کرابێەوە قەرەبۆکەی وەرگرت بێ؟ بەڵێ دیارە هەیە بەڵام بەداخەوەی ئەمەکو فدراسیۆن لەوێ لەبەرەوەی لە جنوبی با بڵێن عێراق و لە پایتەختی عێراقی فدرال دیارە ئێمە نوێنەرمان نییە یان ئۆفیسمان نییە بەداخەوە ئەو بەڵام دوچوون و بە زانیاری تاکە شەخص و بە دوچوونی خۆمان ئەو بڕیارە دەزانین لە بەغدا و جنوبی عێراق جێبەجێ کراوە. بەڵێ سپاس بۆ کاک ئامان جیوادارم بتانی وەڵامی هەندێک لە پرسیاری هاوڵاتیان بدەیتەوە ئەگەر ئەوان پرسیاریان هەبێت. سپاس بۆ ئاماژ عەبدوڵڵا بەرپرسی فدراسیۆنی سەرتاسەری پەنابەرانی عێراق لە هەرێمی کوردستان. بەڵێ بەڕێزان وەک ئاماژەمان پێدا ئەمڕۆ لە سلێمانی گردبوونەوەیەک ئەنجام درا لەلایەن ئەو هاوڵاتیانی کە لە وڵاتانی ئەوروپا و دیپۆرت کراونەتەوە و داوایان کرد کە ئەو بڕیارە کە بڕیاری 262 ساڵی 2010 ئەنجومەنی وەزیرانەکە قەرەبووکردنەوەی دیپۆرتکراوەکانە بە پارچەیەک زەوی هەروەها 4 میلیۆن دینار داوایان کردووە کە ئەو بڕیارە جێبەجێ بکرێ و ئەوانیش بگرێتەوە لە بەرامبەردا دیارە بەڕێوەبەری کۆچ و کۆچبەرانی سلێمانی ئاماژەی بۆ داوە کە ئەوان ئەم داواکارییان بەرز کردوتەوە بۆ سەرۆی خۆیان و هەروەها ئەوەشی وتووە کە جێبەجێکردنی ئەم قەرەبووکردنەوەیە پێویستی بە بڕیاری پەرلەمانی کوردستان هەیە. بەڵێ یەکەم پەیوەندیمان ئاڵێخان لە سلێمانی. سڵاو لێبێ ئاڵێخان فەرموو. زۆر سپاس کاکشان سڵاو زۆر سپاس دەکەم. لەبارەی جۆرەکەتەوە بەڵێ من هیوادارم قەرەبوویان بۆ بکرێتەوە چونکە بەڕاستی هیوایان هەیە قەرزی کردووە یاخود خانووی خستۆتە ڕەهنەوە کە بۆ ئەوەی بکاتە ئەوروپا بەڵام کە سێرەکات ئەگاتە ئەوروپاش دیپۆت ئەکرێتەوە و من بەڕای من پێویستە یارمەتی چ مادی چ معنەویان بۆ بکرێت چونکە بەڕاستی پێویستیان بەوە هەیە و ئەگەر حکوومەتی ئەوێشی جۆرە حسابێکی بۆ نەکردوون پێویستە حکوومەتی هەرێم چاوێکیان پیا بخشێنێتەوە چونکە هیوان هەیە زۆر جاماوە هیوان هەیە چەنەها کەسیشانەیە تووشی نەخۆشی دەرونی بوون کە لەوێ دیپۆرت کراوەتەوە بۆ هەرێمی کوردستان. زۆر سپاس. زۆر سپاس دەکەم. سپاس بۆ ئاڵێخان لە سلێمانی. بەڵێ باخان لە سلێمانی. سڵاو لێبێ باخان فەرموو. ئەم کاتەوە باش کاکشان. زۆر سپاس دەکەم. دەستخۆشی بەرنامەکە و لێکم. زۆر سپاس دەکەم. و سەرەتا ڕخنەیەکم هەیە ئەگەر قبوڵی بکەن. بەڵێ فەرموو. قبوڵیەکەین بۆ نا. سپاسیان ئێوە ئارمی تەلەڤیزۆنەکەتان ئێوە زان ڕاستگۆیی و گوێری و هاوسەنگیەوە دروستمی کەناڵەکەمان بەڵێ دروستمی کەناڵەکەتان بەڵام لە زەروی مقابلەکان تانا سەوتی خەڵک قەتعەکەن لەبەرەوەی ئەگەر کەسێک خۆی مقابلەی بکرێت لە بەرنامەکانی ئێوە دیارە خۆی کەسەکە بە ئازادانە قساکات گلەکەم ئەوەی ئێوە سەوتەکان باخان خان تێنەگەشتن مقابلەکانیان پەیوەندیەکان مەبەستە لە بەرنامەکەیە مقابلەکان بۆ نمونە مقابلەکەی مەلاکرێکان کە سەوتەکە بۆ قەتعێت ئەو کابرای ئازادە خۆی قساکە مەسیلێنیە ئێوە بۆچی سەوتەکە قەتعەکەن لەبەرەوەی ئێوە بەرنامەکانتان وایە کە ڕاستگۆ و بوێرن و ئەمە ڕەخنەکەم بوو یادارم قبوڵی بکەن. زۆر سپاس بە تەوەرەکەشتان بەڕاستی نازانم لە دێ پرۆسی ئازادیەوە خەڵک دیپۆرت دەکرێتەوە لەبەرەوەی وازانن وەزعی کوردستان و عێراق خۆش بە بەڵام بە عەکسەوە و هیوادارم حکومەت جارێ وەستی ناوخۆ باش بکە ئاوڕێک لەم خەڵکە باتەوانێ و ئاوڕێک لەو خەڵکەش باتەوە کە وەزیرەکانمان لە دەرەوە قساکەن وەزعی کوردستان باشە بۆیە خەڵک دیپۆرت دەکرێتەوە. هیوادارم شتێکیان بۆ بکات بە حەقەت خەڵکی وانە نێردراوەتەوە لە ئەوروپا کە زۆر وەزعی خراپە. هیوادارم حکومەت ئەمەش نەکات بە شتەکانی تر لەوێشا لە جنوب ئەو شتانە تەطبیق بکرێ و کورد دەرەجە دووە بۆیە لە هەرێمە تەطبیق ناکرێت. هیوادارم پەرلەمانتارەکانمان کار بۆ بکەن هەر بڕیارێ لە بەغا لە منتیقەی جنوب دەربکرێت شیمالیش بگرێتەوە بۆچی وەکو جارا شیمال و جنوبمانە بێ بۆ هەر بڕیارێ بۆ عێراق بێ با کوردیش بگرێتەوە بۆ شتە خراپەکان کوردەگرێتەوە بەڵام بۆ شتێکی وا لە پێشە
جنوب بگرێتەوە ئەنجا کورد بگرێتەوە هیوادارم وەزیری کۆچ و کۆچبەران بە حەقەت ئاوڕێک لە کێشەی ئەو خەڵکە باتەوە لەبەر ژمارەیەکی زۆر خەڵک دیپۆرت کراونەتەوە و وەزعی ژیانیان زۆر زۆر خراپە. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکە سپاس بۆ باخانخان لە سلێمانی. بەرەزان هەندێک لە تەورەکان هەندێک هاوڵاتی یاخود بەشدار بوو لە دەرەوەی وڵاتەوە پەیوەندیان کرد لە ئێستادا پەخشی ڕاستەوخۆی NRT دەتوانن لەسەر یاخود لە پیجی NRT یان پێگەی NRT کە بەناوشانی nrttv.com دەتوان ببین بۆ ئەوی بتوان ئەوان پەیوەندیکەن ئەگەر حاڵەتێک هەبێ یاخود بتوانن بیانەوێت بەشدار بن لە تەورەکەی خۆیان. بەڵێ بێوارمان لەگەڵدایە لە دهۆکەوە. سڵاو لێ بێفەرموو. لێکا چۆنی؟ زۆر سپاس کاک بێوار. والله گازندامە ئەوە چەند جارە یعنی شیار زێباری هاتە وێرێ و نابێت مەخرەکانە بێتین یعنی ویکی زێدمە گەلێک ئاساقەت کردن بریتانیا ده از بریتانیایی زۆراندی و ئەم هاتیە وێرێژی چ ئەوێ دیب مە نەکرد یعنی سوێکی مەکرد مەتار ئەربیلێ ئەم 2 ساعەتە تەخیر کردن وێرە حتا بەس ئەم نابێت مە نەبێتین و چ بۆ مە نەکرد ئەم هاتیە وێرێژی حکومەتە کوردستانی پشتە خوا دابن. بەڵێ کاک بێوار بەڵگەتان هەیە لەسەر ئەوەی کە ئێوە بەڕەسمی دیپۆرت کراونەوە لەوێ؟ آره والله کیزی خو کامل من الگل خویناش بریتانیا. بله. زۆر سپاس بۆ پەیوەندەکەت. بەڵێ کاکیوا لە چوارخورنا. زۆر سپاس کاکیوا. باشی بەڕێز. زۆر سپاس دەکەم. کاکە دەمەوێت لەسەر تەوەری دوێنێتان قسە بکەمەوەی مەلاکرێکار. بەڵێ فەرموو. ئێمە وەکو بنەماڵی شەهیدانی خێڵی عەما. بەڵێ. گلەیەکی زۆرمان لە NRT هەیە بۆ چونکە ئەو تیرۆرەتێکی ئاوا پێویست ناکە لە کەناڵێکی وەکو بەڕێزی وەکو ئێوە بانگێش بکرێت. کاکیوە بۆ ئەوەی تۆمەت ئاراستی کەس نەکەین دیارە ئەو بابەتی کە جەنابەت باسی دەکەیت پەیوەندی بە بەرنامەکەەوە نەبوو وەکو گفتوگۆی ناوە بەرنامەکە بەڵام ئەگەر ڕەخنەتان هەیە لە بەرنامەکەیان هەر بەرنامێکی تر دەتوانانی بە ئازادانە قسە بکەی بەڵام بەبێ ئەوەی ئەو شانە بەکاربێنی تۆ ئازادی لە ڕای خۆت. بەڵێ ئەوە بەرپرسی گروپی ئەنسار ئیسلام بوو. ئەو کارە تاتی کە لەشکاڵی عەمەش ڕوویدا لەسەر دەستی ئەنسار ئیسلام بوو. جا بۆیە داوەتانی دەکەم ئەو کەسانە ڕێگە نەدەن بەرنامەیان بۆ ساز بکرێت. زۆر سپاس. زۆر سپاس بۆ پەیوەندەکەت. بڵێ هاوکار لە دەربەندی خان. سڵاو لێ بێ کاک هاوکار. ئەم کاتەوە باش گیانەکەم. زۆر سپاس دەکەم. وەڵی ئێمە کێشەمان لەسەرەوە بووەکەوە ئەو کاتی ئێمە لە وێنان گیراوین لە وێنان گیران گەڕانیانە سۆ بۆ لە ئیتالیا گیراوی گەڕانیانە سۆ بۆ وێنان ئێمە وەرەقەیمان پێ وەرەقەی سجنە لە وێنە بەس وەرەقەی سجنەکەمان پێ هیچ شتێکی تریان بۆ نەکردوین. بەڵێ. اینجا ئێمە چەند جارێکش حکوومەتی هەرێمی کوردستان زۆر هەتا ئێستا پێ بزانم 3000 فایلان پێپڕ کردینەتەوە لەسەر ئەوەی کەوا قەرەبووتان بۆکەی هەتا ئێستا فایلەکان ئەو فایلانە خراستنەکەی خۆڵەوە. کاک هاوکار بۆ ئەوەی ئەگەر پەیوەندیکەن بە کاک ئاماج عەبدوڵڵا کە بەرپرسی فیدراسیۆنی سەرتاسەی پەنابەرانی عێراق لە کوردستان ئەو کاغەزەی کە پێتە ئەو کتابە کاڵەی هی سجنە یا هی زیندانە تایە هەیە کە تۆ بە تۆمەتی ئەوەی کە پەنابەری لەوێ دەستگی کراوی ینی وەکو بەڵگە دەتوانرێت بەکاربهێنرێەوە؟ بەڵێ من بۆ وەرەقەکە هەرخۆی لە سجنەکە بۆیان کردین وەرەقەکە هەموو شتەکانی تەواو بۆ مۆری لەسەر و ڕسم و مۆرەکە شەتاتە ناوێت لەسەر ڕسمەکەی هیچ لەوە بەڵگەی ئایا چی بەڵگەی تریان دەوێت ئێمە کاتێک هاتینە هینی کوردستان و مەتاری کوردستان و ئێمە پیان وتی لەوێ ناوتیان ئەگەر لە کوردستان بڵێن ئێوە بە زۆر ئێمە ئێوەمان ناردنەسەوە ئەوەی ئێمە تووشی کێشە و تووشی سزاتانەکەن دووبارە بگەڕێنەوە. ئەوەی کە پێتە تەنها پێی دەڵێن وەرەقەی زیندان ئەوەیە؟ بەڵێ هەر وەرەقەیەکی زیندانن لە ناو زیندانەکە بۆیان کردینی بێ ئەوە ئەو دنیانە مەتار و لە مەتارەکەی تر فایلێکیان بۆ کردین و فایلەکان دێتن نوخسیان ناو تایارەکەەوە. بەڵێ زۆر سپاس. سپاس بۆ کاک هاوکار لە دەربەندی خان. بەڵێ دەچینە لای کاک سەردار لە شیرازیە. سڵاو لێ بێ کاک سەردار فەرموو. بەڵێ کاک سەردار. زۆر سپاس دەکەم. من از کسانت ایرانه. بله. امنو تو ایکی حتی امنو تو برش ایرانی ها. کاک سەردار ئەگەر شوێنەکەت گۆڕی بەباشی گوێم لێت نییە. سەبارەت ئەم هەرێژنۆ تو ایکی حتی ئەم حکمەتەمە چلومە نەکریە. ویجا پشنیورا من دگلوه اوه کو حکمت ماشی بومت تشتکی بومت کت هوری کاریه که بومت کت هم نوتو دوی حتی بگویم میسرونی و که کسی بومت هیچ خودش تایی نکریه. بله. هم وقتی نوتو ایک نوتو دوی هم شیرانی هاتیه و حکمت ما گوتی
ام دی بونگ این ویره بن وقتی بن ام دی بونگ خونی و چی کن بله حتی بگو به ام یدوان بنو خونی و دو حکمت ما هیچ ما چی نکریه بگو مجید بیت وکی هر خلقه که حکمت ما تشتکی بیتا کرن ام کردین ام ایران لاتینه بله بەڵە سپاس بۆ پەیوەندەکە سپاس بۆ کاک سەردار لە شیلازیە بەڵە بەرەزیان لەسەر تۆری کۆمەڵاتی فیسبوک و ناونیشانی facebook.com/نالیەتیڤی دەتوان ڕاوی بینی سەرنجەکانی خۆتان بنێن لەسەر تەوەری بەرنامەکەی خۆتان دیارە شاد عزیز دەڵێت بەرگارێکی دروست و لە جێی خۆیەتی مەبەستی بەرگارەکەی ئەنجومەنی وەزیرانی عێراقەوە دەڵێت ئەو کەسانەی کە دیپۆرت کراون پێویستە قەرەبووی مادی و معنەوی بکرێنەوە. ناز بارزانی دەڵێت دیارە دیسان تێبینەکەی لەسەر چاپێکەوتنەکەی مەلاکرێکار دەڵێت بەڕاستی چاپێکەوتنەکەتان لەگەڵ کەسێک بوو کە دژی میلەتی کوردەوە ڕای خۆیەتی بەڵێ نارین لە سلێمانی. سڵاو لێ بێفەر بوو. الو بەڵێ ناری خان مرحبا دۆسپاس دەکەم. مەرحەبا ئێوارە باش دۆسپاس دەکەم. وارد باش ممنون کاکە ئەمە یەک دوو پرسیارکەم فەرموو. بۆ ئەوانەی کە لە دەرەوەی وڵات نردویانەتەوە بۆ عێراق. بەڵێ بەڵێ ئەو هینە شمولی کەم ئەواناکەن کە بە زۆر نردویانەتەوە یان بە هینی خۆیان هاتوونەتەوە ئەوانەی کە بە زۆر نێدراونەتەوە بەڵگەی ڕسمیان پێبێ. بەڵێ یعنی ئەوانەی کە خۆیان ناویان نووسیوە لە ئەوروپا ئەوانە بۆیان نییە بۆ شمولی ئەوان پێم وابێ دەشیکەین بە پرسیار بۆ کاک ئامانج نارین خان. بەڵێ مەمنونم وڵا ئەو پرسیارەمان بۆ بکەی بۆ ئەوانەی کە خۆیان ئیمزیان خۆیان ناوی خۆیان نووسیوە و بەڵێ هاتوونەتەوە بەڵام بەڵگەشیان پێ و پاسپۆرتیشان پێیەکەوە من شخصی خۆم کە لە سوید گەڕامەتەوە لە ستۆکۆڵم پاسپۆرتیشم دەرکردووە و ئێسەش پاسپۆرتەکەم لە بەڵام کە هاتمەوە پارەی خۆشم وەرگرت. چەندێکت وەرگرت ئەو کاتە؟ 62 وەرەقە بۆ خۆم و کوڕەکەم بە هەردووکمان. بەڵێ 30,000 کورۆنی کرد ئەو کاتە. بەڵێ ساڵی چەند؟ بەڵێ ئەمە کەی بوو ناری خان ساڵەکەی بۆی بە کاک ئامانج بڵین؟ وەڵایی 2008 بوو وابزان هاتمەوە. بەڵێ بەڵێ 2008 بوو هاتمەوە تقریبا 3 ساڵ شتێکی واکات بەڵام بەهینی خۆم بەرەغبەتی خۆم هاتمەوە لە ستۆکۆڵم جوازیان بۆ دەرکردم پاسپۆرتیان بۆ دەرکردم بەڵام ئێسش جوازەکەم ماوە ئیمزاشم کردو و لە سلێمانیش پارەکەم وەرگرت. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت هیوادارم بتوانین پاش ماوەیەکی زۆر بۆ ئەوەی زۆرترین پرسیار کۆکەینەوە بۆ کاک ئامانج عەبدوڵڵا. بەڵێ باوکی ئەحمەد لە تەقتەق. سڵاو لێ بێ باوکی ئەحمەد فەرموو. سپاس دەکەم هەموو کاتێکت باش. سپاس دەکەم کاکشوان من پێشنیارەکەم هەیە وەلەو پەیوەندی بە بەرنامەکەتەوە نییە ئێستاکە. بەڵێ فەرموو. وڵای پێشنیارەکەم بە نسبەت پێشمەرگەوە ئێوە تەمەن ماڵێکی گەورە بوویتن بۆ پێشمەرگا ئەوە حەقەتە کە هەمومان دەزانین ئێمەی پێشمەرگا ئێمە داواکاریمان ئەوەیە ئێوە بەرنامە پێشکەشکرد مەسەرەن بەرنامەی لە بەڕاکشاوی بەرنامەی بەڕاکشاوی مەسەرەن کەسێک لەو بوارەدا مەسەرەن وەزیری پێشمەرگە بێ یا ئەندام پەرلەمانێک بێ لە لیژنەی پێشمەرگا قسەی لەسەر بکەن 2011 عەدیان بە ئێمەدا 2012 ژیانی پێشمەرگە دەگۆڕین ئایا بزانین چۆن دەیگۆڕن و بە دوواداچوونەکمان لۆ بکەن وەکو مەسەرەن بەرنامەی بەڕاکشایی بەرنامەکمان لۆ پێشکەش بکەن. بەڵێ باوکی ئەحمەد سپاس بۆ پەیوەندەکەت. باوکی ئەحمەد لە تەقتەق. بڵێ بەرەزان دیارە ئێمە بتوانین زۆرترین پرسیار کۆکەینەوە بۆ کاک ئامانج عەبدوڵڵا کە بەرپرسی فێدراسیۆنی سەرتاسەری پەنابەرانی عێراق لە کوردستان کاک هاوکار لە دەربەندیخان تەنها پرسیاری ئەو هەیە بوو کە تەنها وەرەقەی زیندانی هەیە هیوادارم وەڵاممان دەستکەوێت لە لای کاک ئامانج هەروەها نارین خان لە سلێمانی دەڵێت ئەوان خۆیان ناوی خۆیان نووسیوە و هاتوونەتەوە تا بە ئارەزوی خۆیان بووە دیپۆرت نەکراونەتەوە. دواتر پرسیار لە کاک ئامانج دەکەین بۆ ئەی وەڵاممان دەستکەوێت. بەڵێ ئامانجمان لەگەڵدایە. سڵاو لێ بێ فەرموو. ئاراسمان لەگەڵدایە. سڵاو لێ بێ کاک ئاراس فەرموو. زۆر سپاس کاک ئاراس. خۆشی بەڕۆی دەگەم. زۆر سپاس دەکەم. بەڵام پێشمەرگە زێرەبوونینە. بەڵێ دوای بەڕۆی مادامە گوتی دەیەکی هۆتی گوت دوو دەیەکی دامە. بەڵێ کاک ئاراس. سپاس بۆ پەیوەندەکەی کاک ئاراس تەنها و قسەی هەبوو دیارە. بەڵێ شیروان لە کەرکووک. سڵاو لێ بێ فەرموو. کاک شیروان ئەم کاتۆ باش. زۆر سپاس دەکەم. کاک شوانجان چۆنی؟ زۆر سپاس دەکەم کاک شیروان. وڵای هەمە پرسیارم هەیە ئەتوانم کاک شیروان ئەگەر دەنگی تەلەڤیزیۆنەکە کەسکەیەوە لە تەلەفۆنەکەەوە یاخود لە موبایلەکەەوە گوێم لێ بگری.
کاک شیروان کاکەجان سەبارەت بڵێن بە بوجە و سەبارەت بڵێن بە سرفەی عەقا دوو پرسیارمێ دوو تێبینیم لەسەر ئەوە هەیە بەڵێ فەرموو ئێمە وەکو هێزەکانی هەفتا بڵێن زیادەمان بوات بۆ بڵێن لەو مەعاشی خۆمان بەڵێ ئەنجا بڵێن ئەوانە لەسەر بە پێی لەو شەڕم بوو نەفەری وا هەبوو 5500 داری بواتەوە 5500 دەرپارەی کارتەشی ئاسیا بەڵێ لێ هیوا هەبوو 25 زۆرە زۆرەکەی 50000 نبوو باشە بۆچی ئاسایش و وەزارەتی بەرگری باشە بۆچی بە 5 میلیۆن بە 3 میلیۆن بۆ دەدەن باشە بۆچی هێزەکانی هەفتا لە کاتی هەڵبژاردنا یەکەم هێز بوون کە لە هەموو شارەکان ئامادە بوون هەزار یعنی سەرما و گەرمەمان بینی کە 5000 بۆ بێتەوە 5000 ئەمە یەک پرسیاری دووەمم سەبارەت بە سرفەی عەقار سەبارەت بە سرفەی عەقار یعنی معقول نییە من لە مانگی سرفەی عەقام ڕەکێشاوە لە مانگی چواری ڕابردووە مانگی چوار 2010 ئەوە 2 ساڵە پێگەی تا ئێستا ئەوە 4 بچم بۆ دایرەی بە سرفەی عەقار ئەڵم کاکەجان ناوەکەم ئەڵێ کاکەجان هێشتا زۆر هێشتا ماوەتە یعنی زۆر بێزار بووە لەم حکوومەتەی ئێستا بەڵێ بەڵێ سپاس بۆ پەیوەندیکرد کاک شیروان لە کەرکووک بەڵێ ڕەجەب لە ئاکرێ سڵاو لەبێ کاک ڕەجەب فەرموو زۆر سپاس کاک ڕەجەب سپاس بە ناوی هەموویانەوە بەڵێ کاک ڕەجەب ئەگەر دەنگی تەلەڤیزیۆنەکە کەسکە یاخۆ دوورکەویتەوە لێ کاک ڕەجەب بەڵێ دیارە پەیوەندەکەی ئامادە نیە ڕزگار لە دهۆک سڵاو لێبێ کاک ڕزگار فەرموو ئەلۆ بەڵێ کاک ڕزگار چۆنی واشی زۆر سپاس دەکەم کاک ڕزگار حاصل لە دووکێ سەر مەسەلەی پێشمەرگە بەڵێ ئەوە ئەمە ئەم بەرینی کە سەر فەرماندە دووکێ بووین بەڵێ ودەما دچنە لیوە نزادێ بۆ هەوا چکە جلوبەل گۆتێتە هەوا پستاڵە و نزا خانە هەوا دێ باش بیت و نزا ئەمە نوکە لیوایە بەڵێ ئەو تشتیان گوت هەموو ئەو نییە معاش زێدە نەبووە معاش بە 500,000 ئەو تشتێ گوت ئەوە هەمووە نەبوو بەڵێ زۆر سپاس بۆ پەیوەندەکە سپاس بۆ کاک ڕزگار لە دهۆک بڵێ دیلمان لە سلێمانی سڵاو لێبێ فەرموو پرسیارێکم بۆ ئەوانەکە دیپۆر کراونەتەوە بەڵێ کاک دیلمان وەڵی بێ زەحمەت لە 2010 دیپۆر کراومەتەوە 2010 چوون بۆ هینێک هەبوو لە سەواڵەکە چوون بۆ ئەوێ وتیان تۆ شمول ناگەی چونکە بە زۆر نردویانە دێتەوە ئەتر چی ئەوراقشمە لای خۆمە بەخوا ئەوراقی چی پێ کاک دیلمان بۆ ئەوەی ئەوراق بێت تۆ بتێ پێمە بەڵێ ئەتر هەموو ئەوراق تەنانە پاسپۆرتەکەشم کە لێیان سندومەتەوە ئیساقیم پێیە بەڵێ چی بکەم باشە من کەواتە کاک دیلمان چاڕوانی وەڵام بە لە کاک ئامانج بۆی لە کۆتایی بەرنامەکە پەیوەندی پێوە بکەین سپاس باش وەڵی من حەزمە لەگەڵ کاک ئامانجی هەنێ قسەکەم چونکە چی ئەوراق وشتە بەخوا 4 ساڵە هەڵم گوتۆ فرێم نێەوە هیچی هەر هەمووی لای خۆمە بەڵێ لە ساڵی چەنە دیپۆرت کراویتەوە کاک دیلمان وەڵا لە 2010 تا دیپۆرت کرامەوە بەڵێ بەڵێ زۆر سپاس بۆ پەیوەندەکە سپاس بۆ کاک دیلمان لە سلێمانی بەڵێ بەرەزان وچانێک و دێنە وڵاتن بەڵێ بەرەزان بەردەوامی لەگەڵتان ڕزگار محەممەد دەڵێ سڵاو ئایا هیچ ئەمەل هەیە کە قەرەبووکردنەوەی پەنابەران ڕاست بێت یان تەنها قسەی سەر کاغەز دەبێت هەروەها ڕەوەند دەڵێت دەستان خۆش بە هیوادارم ئەوانەی دیپۆرت کراون قەرەبوو بکرێنەوە سازان سلێمانی دەڵێت تا ئێستا حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستان بەجددی پشتگیریان لەو خەڵکە نەکردووە لە داهاتووشدا دەبێت بە کێشەیەکی گەورە و ڕوبەڕووی ئەم وڵاتە دەبێتەوە پێویستە حکوومەت لە ڕێی دەستگا ڕسمیەکانیەوە کاری پێ بکات یان نەیەڵێ بگەڕێندرێنەوە یان قەرەبوویان بکرێتەوە بەڵێ عەلی لە سلێمانی سڵاو لێبێ کاک عەلی فەرموو ئێوارە باش زۆر سپاس کاک عەلی کاشوان یان وەڵام منە بۆ چوونی خۆم ئەڵێم ئەوانەی چوونە بۆ وڵات ناڵێم هەمویان یعنی چوونە چی سەقافەتێکیان کردۆ بۆ وڵات ئایا چیان کردو بۆ وڵات خۆیان ڕایان کردو بۆ دۆرەی وڵات و ئیسەهێنەوە حکوومەت پایان باتێ و ئەرزان باتێ من کاک عەلی بۆی بەخراپ تێنەگەین لە بڕیارەکە ئەمە ئەو کەسانە نییە کە هاتوونەتەوە ئەو کەسانن کە بە زۆر نێدراونەتەوە بۆ هەرێمی کوردستان بە زۆر
کاکمان حتا بە زۆری ئەوانەی کە ڕۆیشتن وازان بە ڕغبەتی خۆیان ڕۆیشتون بە ڕغبەتی خۆیان ڕۆشتون هیوادارم حکوومەت بیل لە خەڵکی تر بکاتەوە خەڵکی فەقیر و فقرامان زۆرە ئەرزە و پارەیان باتێ پارە بەوان نەداوانە چون وڵاتانە بەشی خۆیانیان پیا کردەوە بۆ چوونیم ئێمە هەمومان کە سوکارمان هەیە لە دەرەوە و خەڵکە ناسین لە دەرەوە هەمویان ئەوەیان کردەوە بۆ خۆیان پێی بژین هیوادارم حکوومەت بیل لە شتر بکاتەوە یارمەتی فەقیر و فقرای تر بدا ئەرزە بدا بۆ فەقیرانەی کە ئێستا چەندها فەقیرەیە لەم وڵاتی لەم سلێمانی خۆمان ئێمە ئیناسین ئەرزەی هەیە نەخانوی هەیە کۆمەڵێ مناڵی هیوادارم لای لەوانە بکاتەوە لا لەوانەی وڵات نکاتەوە من خۆم بۆ چینی خۆمە کاوشوان بەڵە سپاس بۆ پەیوەندەکە سپاس بۆ کاک عەلی لە سلێمانی بەڵە شاهین لە پردێ سڵاو لێ بێفەرموو زۆر سپاس کاک شاهین زۆر سپاس دەکەم بەڕاستی دەستخۆشی بەرنامەکەتان دەکەم زۆر سپاس کاک شاهین لەسەر موچەی پێشمەرگا بەڵێ ئێمە لە ناوچە داوامەکەین لە شارچکەی پردە سەر بەلقی سێ بەڵێ ڕاتبەکەمان 297,000 بەڵێ ئیتر دەگاتە سەر ماگان دەڵێ ڕاتبەکە تا زیادی کردوکەوەی شەگری وە خۆیەتی هەموو ماگە 20 ماگ وەرەگری ینی ماگێت تر دەڕاتەوە سەری دەگاتەوە ماکەی تر ئەنجا وەرەگری ڕاتبەکەمان ئێمە بۆ ڕاتبەکەمان زیاد ناکە وەکو هێزەکانی فەرماندەی چوالیواکە با بڵێن ئەو لیوانە کە زیادی کردووە بەڵێ ئیتر دەستخۆشی لە بەرنامەکەتانەکەم تر زۆر سپاس دەکەم بەڵێ عەبدوڵڵا لە شێخان سڵاو لێ بێ کاک عەبدوڵڵا فەرموو چۆنی کاکە زۆر سپاس کاک عەبدوڵڵا کەرکە دەڵێ مۆجبەکەمان 4 بە هەفتە ئەوە 2 مانگە ڕاتب نهاتیە بەڵێ ئەرێ بەرپرسیە کایە پرسیارێک دەمان لۆمان لێ بکەن بەڵێ زۆر سپاس دەکەم سپاس بۆ کاک عەبدوڵڵا لە شێخان بڵێت چیا کەمال دەڵێت سڵاو بەڕای من ئەمە بڕیارێکی زۆر باشە بەڵام پێویستە بە شێوەیەک بێت کەوا ئەو کەسانی بتوانن ژیانی خۆیان دووبارە بە نوێ بنیاد بنێنەوە دەڵێت چ لە ڕووی مادی و چ لە ڕووی معنەویەوە بتوانن قەرەبوو بکرێنەوە شاهین دووری دەڵێت وای لێ هاتووە کە کەس گوێ نەدات بە هەواڵەکانی عێراق چونکە هەر ڕۆژە و بڕیارێک دەدەن کەس سەری لێ دەرناچێت مەسەلەیەکی کوردی هەیە کە دەڵێت سیاست بەحرە بەڵێ دەچینە لای پەیوەندیەکی تر سەرکەوت لە پیرەمەگرون سڵاو لێ بێ کاک سەرکەوت زۆر سپاس دەکەم باشی براکەم زۆر سپاس کاک سەرکەوت من لە 2008ەوە براکەم دیپۆت کراومەوانەیە بەڵێ 4 مانگیش لە بەریتانیا سزن کراوم بەڵێ تقریبا 300 وەرەقە 400 وەرەقەم هەیە تاکو ێساکانە یعنی یەک دایرێک نییە من بچم بووی کاک سەرکەوت مەبەستە چییە لە 300 400 وەرەقە وەرەگرتووە مەقسەدمە ئەو وەرەقانەیە گەر لە سزن پێم بووە بەڵێ 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 من چی بکەم و چی نەکەم بەڵێ چاوەڕوانی وەڵام بە لە کاک ئامانج لە کۆتایی بەرنامەکە سپاس بۆ پەیوەندەکەت زۆر سپاس بەڵێ ڕێبوار لە سلێمانی سڵاو لێ بێ کاک ڕێبوار فەرموو زۆر سپاس کاک ڕێبوار بوو لەوتر 2009 ئێمە جەماعەتی ناجیانەوە لە هەولێر دامەزانین بەڵێ بەڵام وەرەقەی کە بەس دایانێوەنێک کە لێدایانەوە $100 دەنێنەوە تارەکە بەس ئەوە زۆر کەسە وەری نەکە $100 $100 بەڵێ ساڵی چەند کاک ڕێبوار 2009 بەڵێ ئێتر هیچی تر نەکراوە وەرەقە سوێدایانێت تقریباً 2 مانگ و 13 ڕۆژی لە سزم بوو لە کامپی کامبریج لە بەریتانیا بەڵێ هیچ شوێنەکەی پەیوەندی پێوەکەین هیچ سەکرێ بۆمان هیچ چاوەڕوانی وەڵام بە لە کۆتایی بەرنامەکە کاک ڕێبوار زۆر سپاس بۆ پەیوەندەکەت بڵێ فارس لە هەولێر سڵاو لێ بێ کاک فارس فەرموو مرحبا جانا زۆر سپاس کاک فارس من لە بەریتانیا هاتیتمەوە لە 2008 بەس بەخۆم هاتیتمەوە پاسپۆرت و شتیوام هەیە شملم دەکا یعنی بچمە چێم ڕازع بکەم بەڵێ دیارە کاک فارس بڕیارەکە تەنها بۆ ئەو کەسانەیە کە بە زۆر دیپۆت کرانەوە بۆ عێراق یاخود هەرێمی کوردستان کە تا ئێستا جێبەجێ نەکراوە بەڵێ باشە زۆر مەمنون جانا زۆر سپاس دەکەم سپاس بۆ پەیوەندەکەت بەڵێ سەر تۆری کۆمەڵاتی فیسبوک تێمی ترمان بۆ هاتووە هێمن سەردار دەڵێت تەوەرێکی زۆر جوانە بەڕای من حکوومەتی هەرێمی کوردستان بە جددی بیر لەو مەسلەیەوە بکاتەوە چونکە کارێکی زۆر گرنگە حکوومەت هاوکاری ئەو کەسانە بکات لە دابینکردنی پێداویستی و ئاسانکردنی داواکاریەکانیان بە شێوەیەکی یەکسان هەروەها دالیا عوسمان دەڵێت وەڵا زۆر شتێکی چاکە بەڕاستی دیپۆتکراوەکان پێویستە ئاوەڕیان لێ بدرێتەوە زۆربیان لە بارێکی خراپدا یاخود لە بارێکی ناخۆشدا ژیان بەسەر دەبن هەروەها میر چاوسەوز دەڵێت هیچ ئایا کەسێک
هەبێت کێشەی نەبێت تا ئێستا سوودمەند نەبێت لە هیچ داهاتێک لە حکوومەت نەیەوێت بڕواتەوە بۆ ئەو وڵاتی لێوە هاتووە چونکە ئەتوانێت سوودمەند بێتەروەها بەڵێن ڕەزا دەڵێت زۆر بەداخەوە کە باسی ئەوە کرێت کە دیپۆرتکراوەکان چیان بۆ بکرێت ئەبواە باس لەوە بکرێت کە نەهێڵن ئەوانە هەر دیپۆرت بکرێنەوە هەروەها فەرمان پشدەری دەڵێت بەڕای من حکوومەتی عێراق و هەرێمی کوردستان هەرگیز ناتوانن تا ئەو ئاستا خزمەتی گەڕاوەکان بکەن کە بیر لە دووبارە جێهێشتنەوەی وڵات نەکەنەوە بەڵێ دیاریمان لەگەڵدایە لە چوار قڕنەوە سڵاو لێ بێ کاک دیاری فەرموو ئەم کاتتان باش زۆر سپاس کاک دیاری بژێ سپاس دەکەم وەڵی سەبارەت بە تەوەری بەرنامەکەتان دەستخۆشتان لێ دەکەم زۆر سپاس بەڵام پرسیارێکم لە جەنابتانە بوو من لە 2009 گەڕامەتەوە لەسەر ڕاغبەتی خۆم بەڵام ئەوەی ڕاستی بێت کە ئەمە لێوەکانە بووینە زۆریمان لێکراوە کە ئەمە بتوانین بگەڕێنەوە لەبەرەوەی لێوەکانە بەڵێن بەڵێ کاک دیاری سپاس بۆ کاکداری دیارە پەیوەندیەکەی پشڕای وادارم بتوانێت پەیوەندی کاتەوە بەڵێ ئەبوو بەکر لەگەڵماندا سڵاو لێ بێ فەرموو کاکە یاو کاتەوە باش زۆر سپاس دەکەم کاک ئەبوو بەکر بە قوربانم ئەم حکوومەتە بیر لە فەقیر و فەقەران ناکاتەوە ئەوانەی کە چوون بۆ خالی بەوەچی خۆیان چوون بە حوڕیاتی خۆیان چوون حکوومەتی خۆمان بە زۆر ناردوینی مەجەبەردانی بە زۆر ناردوینی جا تەڵەبانی بە زۆر ناردوونی بە هەوەسی خۆیان چوون بۆوێ بۆ هینێ لە فەقیر و فەقەران ناکاتەوە 4-5 ساڵە ژنمی هێناوە ئۆتەم لە لادێ ئیسیش خانی خۆم نییە ئایا بۆ بیر لە فەقیر و فەقەران ناکاتەوانێ ئەوروو بەکاکە بۆکە و کابراوتی بەشی خوانە پاکردووە برا بەڵێ بەشی خوانە پاکردووە خێزانەکەم کارگوزاری مەکتەبە لە 2005 لەدا مەزراوە معاشەکەی 250,000 بۆ بیر لەوە ناکاتەوە 150,000 جاری کردو مۆڵەتی دایکاتی هەڵێ وەڵا شمولی ناکە ئایا بۆ شمولی ناکە بۆ ئەوانەی بە حوڕاتی خۆیان چێ بۆ خارج و بۆم لا بۆلا بۆ فەلسەفەی خۆی بۆ ئەوانە پاران بدرێتێ بۆ فەقیر و فەقەران پاران نەدرێتێ حکومەت بۆ بیرە لەوانە ناکاتەوە بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت بەڵێ دەچینە لای کاک نەوزاد لە کەرکووک بەڵام داواکارم لە هاوکاران کە بتوانن دووبارە پەیوەندەکەی کاک ئامانجمان بۆرگنەوە بۆی پرسیارەکانی ئاراستەکەین بەڵێ سڵاو لێ بێ کاک نەوزاد فەرموو زۆر سپاس دەکەم هەموو کاتێکت باش بەڵێ کاک نەوزاد ئەگەر شوێنەکەت گۆڕی بە باشی گوێم لێت نییە بەڵێ بەڵێ دیارە پەیوەندەکەی پچڕا دەچینە لای کاکتاها لە گەرمیان سڵاو لێ بێ کاکتاها فەرموو ئەم کاتەوە باش زۆر سپاس کاکتاها باش کاکە دەستخۆشی بەرنامە جوانە لێکەم زۆر سپاس دەکەم دەستخۆشی لە هەموو کارمەندەکانەکەم زۆر سپاس کاکتاها سپاس بە ناوی هەموویانەوە چاوی بەڕێزی براکەم لە هینی تەوەرەکەشتان نییە قسانەیەکەم بەڵێ فەرموو وڵای بۆ مەسەلەی ئەو لیوانە کوڕێکی برام لەوەیە کاکە بۆینی ژن و مناڵ تا ئێستاکە وەریان نەگرتووە دوای ئەوەش وتیانە چێتە سەر جێشی عێراق بەڵێ تا ئێستا هیچیان بۆ نەکراوە دوای ئەوەش وتیان 250,000 زیاد دەکات تا ئێستا بۆیان نەکراوە چوار لیوایە هەنێکان لە خانەخین و هەنێکشان لە قەشقەن بەڵێ تا چەنێ من حەز دەکەم هەر جاری لەسەر تەوەرێک باسی شتێ بکەن بۆ هێزی پێشمەرگە شتێ بکەن کاکات جاری مەسئولێبان کەن چونیان لەگەڵا بکەن چاو پێکەوتن و بەرنامەیان لەگەڵا سازگەن بۆی خەڵکی بزانێت دڵنیا بێ هێزی پێشمەرگەش شتیان بۆ بکەن کاکە بەڵێ سپاس بۆ پەیوەندەکە سپاس بۆ کاکتاها لە گەرمیان بەڵێ دووبارە دەچینەوە لای کاک ئامانج عەبدوڵڵا کە بەرپرسی فدراسیۆنی سەرتاسەری پەنابەرانی عێراق لە کوردستان سڵاو لێ بێ کاک ئامانج سڵاو لێ بێ دووبارە بەڕێزم زۆر سپاس زۆر سپاس دەکەم کاک ئامانج با لە پرسیارەکەی کاک هاوکارەوە دەست پێ بکەین لە دەربەندیخانەوە پەیوەندی کرد دەڵێت دیپۆرت کراوەتەوە بەڵام تەنها وەرەقەی زیندان یاخود وەرەقەی سجن وە خۆی دەڵێت لای ماوەتەوە ئەوە تا چەند بەڵگەیەکە بۆ ئەوەی کە قەرەبوو بکرێتەوە بەڵێ کاک سوان زۆر سپاس با من پێشەکی زانیاریەکتان بدەمێ بەڕاستی ئێماڵێن دیپۆرت ئەو وشەیە لە ئەساس هەرچەندێمە لە زۆربەی ناوەند و سایتەکان و یان لە زۆر شوێنە دەبیستین ئەمانە پێیان دەڵێ پەنابەری بە زۆر نێراوە دیپۆرت بۆ یەکێکە کە تاوانێکی کردبێ لە وڵاتە بە زۆر دەرێتەوە بۆی لە سژنیە وڵاتە دێنرێتەوە دەنرێتەوە بۆ نیشتیمانی دایک بە مقابلەوەی لێخۆشبوون لەو سزای کە لەسەرەتی و تا 5 ساڵی کە بۆی نییە بچێتە هیچ وڵاتێکی ئەوروپیەوە ئەمە سەبار بە وشەی دیپۆرت واتە پەنابەرانی بە زۆر نێراوە
سەبار بە وڵاوی پرسیارەکەی کاگاوکار لە دەربەنی خان دیارە کاگاوکار لە وڵاتی یۆنان واتە لە یۆنام و لە شاری ئەسینا ئەوانە نووسراوی سزنیان بێ ئەمانە هەیەە ئارزومەندا ئێمە دوو پەنابەرمانەیە کاک شوانبا بۆ ڕێی گشتی بۆ بەرنامەکە و بۆ ئەو بەڕێزانی کە پەیوەندیان کردووە ئێمە دوو جۆر پەنابەرمان هەیە ئەوانەی بە زۆر نێراوەتەوە ئەمە بە پێی اتفاق پرۆتۆکۆڵانی کە حکوومەتی فدرالی ئیمزای کردووە لەگەڵ وڵاتانە بە مقابل لێخۆشن لە بڕێ لەو قەرزانە بۆ ئەوەی بە زۆر بنێرەوە دوای ئەوەی کە ڕوونەمانی ڕژێمی پێشووی گۆڕ بەگۆڕ کە لە 2003 سەدام بەگۆڕ چوو و ئەو دام و دەستگای نەما دەستگای تاپڵۆستێنەر و کورت قڕیا و ئەمە خۆی لە خۆی هۆکارێ بۆی کە لە شەڕی کەندا و شەڕی ئێران عێراق کە 8 ساڵە ئەوان 2 ملیۆن کەسی تیاتوو ئەمان هەمووی هۆکارن و پاشان دوای ئەوەی کە حکوومەتی فدرالی و مەجلیسی انتقالی و مەجلیسی حکوم و حکوومەتی عێراقی دامەزرا ئەمانە کەوتۆتە نێو پەیوەندی دیبلۆماتی جیهانی و لەگەڵ زۆر وڵاتەکان عێراق لەژێر کەواتە کاک ئامانج باس لە وشەی دیپۆرت کرد کاک ئامانج دیبلۆماتی لەگەڵ هەموو دنیا و ئەوەی پرۆتۆکۆڵانە ئیمزاکە لە پەنابەر بۆتە کاتێکی سیاسی زۆر بە کورتی باشت لە باس لەوەکە کە وشەی دیپۆرت کەسێکە کە تاوانێکی کردبیان لە زیندان بە زۆر بنێدرێتەوە بۆ وڵاتی خۆی ئەمە لە کاتێکدا کە هەندێک کەس هەن بە زۆر نێدراونەتەوە بۆ وڵاتی خۆیان لە کاتێکدا کە ئەوان لە زیندان بوون یان تاوانێکیان کردووە دەتوانین بڵێن ئەم بڕیارە ئەوانیش دەگرێتەوە بەڵێ دەزانیی کاک شۆبا من ڕوونکەم ئەمانەی کە بە زۆری با بڵێن پشتی شێر بەر وڵاتی بەریتانیا گەوتۆ پاشان دێتە سەر وڵاتانی ئەسکەندنافیە و سویدی نەروژ و فێنلەندا و هۆڵندا و سویسرا و ئەڵمانیا و بەلجیکا و فەڕەنسا و پاشان وڵاتی یۆنانیش ئەوانەی کە دەڵێ لە سزان دیارە ئەوانەی بەتایبەتی وڵاتانی ئەوروپا ئەم پەنابەرە بەڕێزانە پێش ئەوەی بنێرێنەوە یان چون بۆ پۆلیسستیشن لە کاتی ئیمزای گیراون یان لەسەر کار گیراون یان بە زۆر خراونەتە بەڵێ کاک ئامانج دەچینە لای پرسیارێکی تر بەڵێ نارینخان لە سلێمانی دەڵێت ئەوان خۆیان ناوی خۆیان نووسیوە کە بێنەوە هاتوونەتەوە لە ساڵی 2010ەوە دەڵێت ئێمە ئەو کاتە خۆی و کوڕەکەی 62 وەرەقەیان وەرگرتووە یاخود با بڵێن 6,000 دلار لەگەڵ 200 دلار ئەمە ئەوان وەریان گرتووە ئایا دەکرێت بڵێن ئەمانیش دەگرێتەوە ئەم بڕیارە کە خۆیان ناوی خۆیان نووسیوە ئێمە وەکو پێم وتو ئێمە دوو جۆر پەنابەرمانێ ئەوانەی ئارزومەندان لە ڕێرەخراوی جیهانی IOM دێنەوە واتە ئارزومەندانە ئەمانە کۆمەڵێ سێکتەر واتە کۆمەڵێ خزمەتگوزاری لە ڕێی ڕێکخراوی جیهانیەوە کە نووسنگەی لە سلێمانی هۆرێر هەیە و ئەوانە کۆمەڵێ پرۆژەی بچووک و گەورە پێشکەش دەکەن و ئەمانە لە ڕێی کۆمەڵێ دەی تایبەتەوە سەر بۆ ڕێکخراوە دیارە بە چەند مەرحەلەیەکە و هاوکاریان دەنێ بەڵام هەشمانە دەیان و سەدان خێزان و پەنابەری بەرزمانێ لەو بڕەبارە پێبەش بووە بەڕێزێک پەیوەندی کردوتی ئێمە کاگەمە جواتە کەسێک کە خۆی ناوی خۆی نووسی بێ هاتی بێتەوە بڕیارەکە ئەو دەگرێتەوە ئێمە دیارە بەپێ و پرۆتۆکۆل دیفاقانەی یان بەپێ و یادداشت لێکدانشتناوە لەگەڵ ئەو ڕێکخراوە NGOکان و لەگەڵ حکوومەتی فدرالی حکوومەتی هەرێمیشدانیشتون ئێمە پرۆژه یاساکە بیانی بەشی پەنابەرانی ئارەزومەندانش دێ بەڵام هەرێکی بە پێ پێویستی پەنابەران داخوازیمەکەیان پرۆژه یاسامان دەقدیمەوە لە دوو توێ ینی هەموو پەنابەران چ پەنابەرانی کە تایسە کەمپ و هایمەکان ماونەتەوە اتفاقڕۆڵ هەڵەشێتەوە بەشی دووەمیشی ئەو خزمەتگوزاری و ئەو پێداویستیانەی کە بۆ هەموو داژێکی ئەم هەرێمە پێویستە لە ڕووی تەندروستیەوە لە ڕووی بیمەی بێکاریەوە لە ڕووی کاری گونجاوە لە ڕێی قەرەبووی مادیەوە بەڵێ کاک سەرکەوت لە پیرەمەگرون دەڵێت لە 2010دا دیپۆرت کراوەتەوە و نزیکەی 300 بۆ 400 وەرەقەی هەیە وەکو بەڵگە ئەو چی بۆ ئەکرێ بەڵێ ئەو بەڕێزەک دیلمان دەتوانێت کەی ڕێکەوتە سلێمانی ئۆفیسەکەمان ئێمە لە ڕێدەستگا ڕستگەهێنرا و نووسرا و بینراوەکان بڵاوی دەکەینەوە ئۆفیسمان دەچۆتە بەختیاری و دەیکەنەوە بە ڕسمیش پێشتر ئێمە لە ئۆفیسی بەرگری لە مافی مناڵانی کوردستانەوە بە خۆشحالی و بە دێرە شەسپاسی ڕێزانەکە ماوەی چەند ساڵێک کە هاوکاریمان دەگەن ئۆفیسی ئەوانمان بەکاریان ئەگەر چەند بەڕێزێکی تر هاوکاریان کردن کۆمەکیان کردن چکەمە تا ئێستا ئۆفیسی خۆمان من نەبووە سەربەخۆ و هەر لەگەڵ ئەو بەڕێزانە لە ئۆفیسی ئەوانە بووین کە نزیک بووە لە گەڕەکی شۆڕژ لە نووسنگەی زەوی هاوڵاتی بەڵام ئێستا خۆشبەختانە دوای هەوڵ و کۆشتێکی زۆر توانیمان ئۆفیسی بکەینەوە و لە بەختیاریە بەرامبەر کۆمەڵی ڕۆژ لە نهایەتی با بڵێن سەری مانگە واتە هەفتەی داهاتوو ئێمە بەڕسمی ئۆفیس دەکەینەوە ئەو بەڕێزەش دەتوانێت بەڵگەکانی بێنی ئەوەی پێویست زێرەی کۆپی دەکەین و دەخێنە ناوی بەڵێ کاک ڕێبوار لە سلێمانی لە ساڵی 2009دا دیپۆرت کراوەتەوە 100 دلاری وەرگرتووە
ئایا وەرگرتنی ئەو بڕە پارەیە دەبێتە ئەوەی کە ئەم قەرەبوو کراوەتەوە پێشتر نەخێر بەڕێزەکەم کاکشوان ئەمانە تەنیا $100 ماوەتێ بۆ ئەوەی خەڵکانێکی زۆرمان هەیە خەڵکی دەرەوەی پارێزگای سلێمانی واتە یان دەرەوەی پارێزگای هەولێریان دۆک ئەمانە بۆ قەزانەهەیەەکان و ئەو بەڕێزەکەیەوە تەنیا دینارێکی پێنێ بچکە ئێمە هەمانە لە یەکێک لە پرۆژه یاساکەمان ئەوانە خەڵکمانە بووە دوکانی هەیە خەڵکمان هەیە سیارە هەیە بۆ خەڵکمان هەیە ممتلکات و پاری لە بانقا بووە ڕێگەی ئەویان نەیەوە پارەکانی بێتەوە تەنیا $100 بۆی تەنیا بگاتەوە ناو کەسوکاری و هەشمانە بە کاکشوان لەم ساڵانەی ڕابردووە لە فڕۆگانی نۆزی بەغداد گرتویانە لێیان داوە و $100 و ئیهانەشیان کردووە لێرەوە کەسوکاری ڕۆشتووە کەفاەتیان بۆ کردووە و پارەشیانەوە لێرەوە بۆ بەڵێ کاک ئامانج نزیکەی 4 خولەکم ماوە تەنها 2 پرسیاری کورد یەکەم ئایا ئەو کەسانەی کە خۆیان ناوی خۆیان نووسیەوە هاتوونەتەوە هیوایەک هەیە کە قەرەبوو بکرێنەوە دیارە من ئەو بڕیارە پەیوەندی بە حکومەتی فدرالی حکومەت هەرێمەوەیە و ئێمە هەموو تا هەناسە لە جەسەی فدراسیۆن ناوێکو ڕێکخراوی کوردستان وەچێ هاوکارانی ئۆفیس سەرجیمان لە لەندەن و هەموو بەڵێ کاک ئامانج بڵێ ئەوروپا داکۆچی لە داخوازی پەنابەران دەکەوە داخوازێکی بەڵێ زۆر بە کورتیتر کاک ئامانج هیچ کاتێک دانراوە بۆ ئەو کەسەی کە ئەم بڕیارە بیگرێتەوە تا ماوەی 8 مانگ یاخۆ ساڵێک 2 ساڵ ئەم ماوەتەوە لێوە دیپۆرت کراوەتەوە کات دانراوەکو مرج ئەمە ئەبێ ئەوەنە بمێنێتەوە دیپۆرت کرابێتەوە ئەنجا دەیگرێتەوە بڕیاری دیپۆرتکردنەوە بە هەموو یاسایەک و ڕێسایەک و بە هەموو یاسا و ڕێسا جیهانیەکان پێشێلکاریە و ڕەوایەتیەوە مافی پێ بەناوەر کەشە دەکرێت وەکاتیش دیاری نەکراوە و ئێمە بۆ وردەکاری زیاتری ئەم مەسەلەیە لیژنەیەکی باڵا پێک دێنین بە ئامادەبوونی سکرتێرگژی فدراسیۆن لە لەندەن دەگەڕێتەوە لە ماوەی ئەم هەفتەی ئایندا دەشتی جەمال وە بە هاوڕێتی بەندەتان واتە وەکو بەرپرسی کوردستان لەگەڵ ئەندامی هەیەتەکانمان وەریزنێ پێکدێنین لەگەڵ کۆچ و کۆچبەرانی سلێمانی و کۆچ و کۆچبەرانی بەڕێوەبەرایەتی گشتی لە هەولێر و لەگەڵ بەرەزیندا دۆسکی چەندجار پەیوەندی و ئیتساڵاتمانە بۆ کۆمەڵێ پەیوەندی و کاراسایەوە مەزەگرەوە بۆ وردی بچینە بەڵێ کاکەمان زۆر سپاس بۆ زانیاریەکان زۆر سپاس بۆ زانیاریەکان سپاس بۆ ئاماژ عەبدوڵڵا بەرپرسی فدراسیۆنی سەرتاسەری پەنابەرانی عێراق لە کوردستان زۆر سپاس بۆ هەموو زانیاریەکان بەڵێ لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فێسبوک ئارام حاکم دەڵێت من هیچ بڕوام بەو قەرەبووکردنەوە نییە تەنها هەڵخەڵەتاندن بوو بۆ ئەوەی عێراق وا خۆی پیشان بدا کە وەزعی خەڵک باش بۆ ئاشتی و ئازادی بەرقەرار هەروەها ئەرسەلان عەبدوڵڵا دەڵێت ئەگەر دەسەڵاتدارانی کوردستان مەبەستیان خزمەتکردنی خەڵکی کوردستانە پێویستە ئەم بڕیارە جێبەجێ بکات چونکە لە بەرژەوەندی پەنابەران و ئەو کەسانەیە کە دیپۆرت کراونەتەوە هەروەها کاروان ڕازانی دەڵێت پێویستە لەسەر حکوومەتی هەرێم دەرفەتی کارکردنیان بۆ بڕەخسێنێت چونکە من هاوڕێم هەیە چەند جارێک هەوڵی خۆکوشتنی داوە لەبەر ئەوەی بێکارە هەروەها ساکار کۆمار دەڵێت دەستان خۆش بێ بۆ ئەم بەرنامە جوانە زۆر سپاسەکەن دەڵێت ئیشێکی باشە ئەگەر تەطبیق بکرێ و دەڵێت ئەو کەسانە پێویستیان بەوەیە زانیار عادل دەڵێت کەناڵەکەتان زۆر پێشکەوتوە زۆر سپاسەکەن دەڵێت بەڵام سەبارەت بە بەرنامەیەکتان زۆر گلەیمان هەیە کە هیچ کەسانێک ئەو کەسانی دێنە سەر شاشەکە دەڵێت دژی کورد و کوردستان وەستاون و نیشانی جەماوەری خاوەن شەهیدی دەدەن وەکو چاپێکۆتنەکەی یەکێک لە چاپێکۆتنەکانی بە نمونە هێناوەتەوە بەڵێ بەرەزان لێرەدا هاتینە کۆتای هەڵقەم جاری بەرنامەکەی خۆتان مایکی خەڵک سبێنی هاوکارم هەکانی هەلی لەگەڵتان بەردەوام دەبێت تەرشاد و وەختەوەربن.